وەزارەتی دەرەوەی رووسیاوەی ڕەت کردەوە کە لەم کاتەدا گفتوگویان لەسەر ناردنە دەرەوەی دانەوێڵە لە ڕێگەی دەریای ڕەشەوە هەبێت. ئەمە لە کاتێکدایە وڵاتە یەکگرتووەکان هیواخوازە گفتوگۆی نێوان ئەردۆغان و پۆتن لا زیندووکردنەوەی ڕێکەوتنی ناردنە دەرەوەی دانەوێڵە سەرکەوتوو بێت. سێرگی ڤێرشینین جێگیری وەزیری دەرەوەی رووسیا جەختی لەوە کردەوە گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ناردنە دەرەوەی دانەوێڵە بەبێ بەشداری رووسیا مەحاڵە و لەم کاتەشدا گفتوگۆی لەو شێوەیە لە ئارادا نییە. لا واشنتنیش وڵاتە یەکگرتووەکان هیوای خواست گفتوگۆی داهاتووی نێوان سەرۆکەی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتن بۆ گێڕانەوەی ڕێکەوتنی ناردنە دەرەوەی دانەوێڵە لە ڕێگەی دەریای ڕەش سەرکەوتوو بێت. لەمبارەیەوە ماسیۆ میلەری وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیان وەک دەزانن سەرۆکەی تورکیا هیوای خواست لە گفتوگۆیدا لەگەڵ هاوتا رووسیەکەی هانی بدات بۆ گەڕانەوەی بۆ دەستپێشخەری ناردنە دەرەوەی دانەوێڵە لە ڕێگەی دەریای ڕەشەوە. ناوبراو هیوای خواست ئەم گفتوگۆیانە لە نێوان مۆسکۆ و ئەنقەرەدا سەرکەوتوو بن چونکە ڕێگەیەکی دیکەنیە بتوانێت باشتر بێت بۆ ئۆکرانیا بۆ ناردنە دەرەوەی ئەو ڕێژە دانەوێڵەیە و بۆ یەکردنەوەی ئەو ڕێگەیە بۆ بازرگانی جیهانی و ئۆکرانیاش گرنگە. رووسیا لە هەفتەی ئەم مانگەدا نوێکردنەوەی کارکردنی با ڕێکەوتنەکە ڕەت کردەوە. بەڵێنیشیدا بە نوێکردنەوەی ئەگەر بەشی رووسیا لە ڕێکەوتنەکە کە بریتیە لە ناردنە دەرەوەی پەیینی کیمیایی و ماددە خۆراکیەکان جێبەجێ بکرێت. ئەمەش بەهۆی ئەو گەماڕویانەی ئەمریکا وڵاتانی خۆرئاوا خستویانەتە سەرکەرتی بانکیە وڵاتە کە رووسیا ئەوە بەگرنگ بۆ زنجیرەی خۆراکی جیهانی دەزانێت. پاشەکشەی رووسیا لەو ڕێکەوتنە جیهانیە ڕەخنەی بەربڵاوی لە نەتەوە یەکگرتووەکان وڵاتە یەکگرتووەکان و بەریتانیا و فەڕەنسا و پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ و یەکێتی ئەوروپا و بەدوای خۆی داهێناوە لە کاتێکدا چین داوای درێژەدان با ڕێکەوتنەکەی کرد با شێوەیەکی هاوسەنگ و تەواو. ئەم ڕێکەوتنە لە تەمووز وا تا مانگی 2022 لە ئەستەمبوڵ لە نێوان رووسیا و ئۆکرانیا و با سەرپەرشتی تورکیا و نەتەوە یەکگرتووەکان بۆ یارمەتیدانی چارەسەری گرفتی خۆراکی جیهانی واژۆکرا کە لە سەرەتای جەنگی رووسیا لە دژی ئۆکرانیا دروست بوو. رووسیا و ئۆکرانیا بە دوو وڵاتی نێردەی سەرەکی گەنم و جۆ و ڕۆنی گوڵەبەڕۆژە و گەنمە شامی لە جیهان دەناسرێن کە نرخەکانیشیان گونجاون و وڵاتانی گەشەسەند و پشتیان پێدەبەستن.